بازەوە دەکەین کە پانەڵێک تایبەت بە هەنگوین بەڕێوەچوە لەم پانێڵەدا چەندین توێژینەوە چەندین بابەتی جیاواز لەسەر هەنگوین باس کراوە و یەکێک لەو بابەتانش با بڵێن باس لە نوێترین توێژینەوەکان دەکات تایبەت بە سوودە تەندروستیەکانی هەنگوین لەسەر هاوڵاتیان جا تایبەت بەم بابەتە زۆر بەڕێز دکتۆر ڕەهێڵ فەرهاد عەلی پزیشکی دەرمانساز لە ستودیۆی بەیانی کورسات نیوزمیانە دکتۆر سپاس بۆ ئامادەبوونت بە خێراتی زۆر سپاس دەکرێت باس لە پانێڵەکە بە شێوەیەکی گشتی پانێڵەکە لەلایەن کێوە بەڕێوەچووە و ئامانجی سەرەکی سازکردنی ئەم پانێڵە بۆچی دەگەڕێتەوە بەڵێ دیارە لە درێژەی کار و چالاکیەکانی پەیمانگە تەکنیکی کوردستان بە تایبەتی بەشی دەرمانسازی 19 مانگاڵ ساین بە ڕێخستنی پانێڵێک لەژێر ناونیشانی هەنگوین و بەها خۆراکیەکانی و کاریگەری تەندروستەکانی لەسەر مرۆڤ لە ڕاستیە پانێڵەکە لە سێ پارت پێکاتبوو سێ بەش پێکاتبوو بەڕێز دکتۆر ئەحمەد سەرنجی خستە سەر هەنگوین جۆرەکانی هەنگوین و خودی هەنگ و پرۆسی هەنگەوانی چۆن چۆنیە ئەمە بەشی یەکەمی پانێڵەکە بوو بەشی دووەمی بەڕێز مامۆستا هەنار تەرکیزی خستە سەر بەها خۆراکیەکانی هەنگوین و پێکهاتە گرنگەکانی و ئەو پێکاتانی کە لە ناو هەنگوی نایەوە ئەکرێت سوودی تەندروستی هەبێت چین سەرنجی خستە سەر ئەو بابەتە بەندەش بە پشتبەستن بە دوایین توێژینەوەکان باسی کاریگەری هەنگوینمان کرد لەسەر تەندروستی مرۆڤ بەگشتی بە تایبەتی لەسەر سێ لایەنی سەرەکی کە ئەویان بریتە لە تیمارکردنی برین و چارەسەرکردنی کۆکە و بابەتێکی تر کە مشتومڕی لەسرە هەنگوینە پێدانی هەنگوینە بە نەخۆشانی شەکرە باسی ئەمانەمان کرد بەگشتی بەڵێ دکتۆر بەشداربووانی ئەم پانێڵە تەنها خوێندکارانی بەشی دەرمانسازی بوون یاخود هەماهەنگی هەبوو لەگەڵ لایەنەکانی دیکەدا تا لەم پانێڵە بەشدار بن و توێژین و بابەتی جیاوازیان هەبێت لە ڕاستیە خۆشببختانە میوانانی پانێڵەکە هەمە چەشن بوون چەندین کەسایەتی دیاری ناو کوردستان هاتم و بەشداریان لە پانێڵەکە کردبوو الحەمدوللا ینی ڕنگدانەوەیکی باشی هەبوو مشتومڕێکی باش دروست بوو لە نێوان پانێڵستەکان و لەگەڵ میوانانە ینی ئەوەی کە بینیمان سوپاس بخوا میوانەکان هەم بە دڵنیایی خوێندکارانیشی تیابوو دوایەوە کە فیدباکمان وەرگرتەوە هەم میوانەکان هەم خوێندکاران زۆر لە پانێڵەکە ڕازی بوون و زانیاری زۆر تازەی تیابوو بۆ میوانان بەڵێ دکتۆر دەمەوێت بە دیاریکراوی تیشک بخەینە سەر گرنگی سازکردنی ئەم پانێڵە بە دیاریکراوی گرنگەکەی لە چیدا دەبینیتەوە کاتێکە لە پانێڵێکدا بەشێکی زۆر وەک باسی دەکەیت لایەنی جیاوازی هەنگوین دەخرێتە ڕوو لە ڕاستیە سازکردنی ئەم کار و چالاکی زانستیانە لە هەموو وڵاتێکە کاریگەریە بێ لەسەر ڕەوتی ژیانی خەڵک لە ڕاستیە بەداخەوە لە لای ئێمە زیاتر ئەم شتە لە چوارشێوەی دام و دەستگا پەروەردەیەکان و یاخود دام و دەستگاکانی خوێنی باڵایە ماوەتەوە و ئەو دەرەنجامی پانێڵەکان نەبووەتە هۆی گۆڕانکاری لە ڕاستیە بەڵام ئەمە کۆمەڵێک هۆکاری هەیە بەڵام لە ڕاستیە سازکردنی ئەم پانێڵانە هەر ئەگەر تەنها سوودی بۆ ئامادەبووانی شەبێشتێکی زۆر گرنگە و باسکردنی بابەتێک لە چەند ڕەهەندێکەوە لە چەند ڕەهەندێکی جیاوە وا ئاکات کە هەزمکردن و وەرگرتنی بابەتەکە لەلایەن ئامادەبووانەوە و لەلایەن خەڵکی تریش بەگشتی ئاسانتر بێت چونکە ئەوانەی کە باسی و بابەتانە ئەەکەین بە زمانی خەڵک بە زمانێکی ڕوون و سادە ڕوونیەکەینەوە بۆ خەڵکی وە هەموو لایەنە زانستیەکان پیشانی خەڵکە دەین نەک لەسەر بە پشتبەستن بە ئەو ئاسەوارە کللتوری کە بۆمان ماوەتەوە کە مەسەرەن هەنگوین چۆن بەکارهاتوو چۆن بەکارهێنراوە و چ سوودێکیە بۆ ئێمە دیوە زانستێکی باسەکەین زیاتر و خەڵک وعیەکەینەوە کە هەنگوین چ سوودێکی هەیە و ئەو شتانشی کە باسەکرێت ئایا ڕاستن لەسەر هەنگوین یاننا بە پشتبەستن بە توێژینەوەکان تەبعاً بەڵێ دکتۆر دەمێ ئەو بزانم لە ئێستادا هەنگوین وەکو چارەسەرێکی سروشتی زۆرێک لە بابڵین ئەو کەسانش بەکاری دەهێنن یاخود دەیفرۆشن کە چارەسەری سروشتی بە هاوڵاتیان دەفرۆشن هەماهەنگیت بەشی دەرمانساز لەم پانێڵەدا لەگەڵ ئەو کەسانەدا چۆن بوو لە ڕاستیە لە پانێڵەکەیە ئەوەی کە سەرنجمدا ئەوانەی تیانە بوو ئەوانەی کە چارەسەری سروشتی ئەەکەن نازانم من خۆم دیقەتمدا لەوێ نەبوون بەڵام
لە ڕاستیە بەکارهێنانی هەنگوین ئەگەر باسی ئەوە بکەین بەکارهێنانی هەنگوین بە پشتبەستن بە سەرچاوە تەندروستی بڕاپێکراوەکان طبعاً خودی هەنگوین تقریبان مێژۆک بەکارهێنانی وەکو چارەسەر مێژۆکەی گەڕێتەوە بۆ سەردەمی میسرە کۆنەکان 4000 ساڵ پێش زاین بەکاریان هێناوە ئەو کاتێک کە خاوەندەکانیان مۆمیا کردووە هەنگوینیان خستۆتە ناو تابوتەکانیان بینیوانە کە جستەی ئەم خاوەندانە تێک نەچووە بیریان لەوە کردوەوە کە ئەکرێمە سوودی هەبێ بۆ پێست بۆیە ئەوان پێشینن لە بەکارهێنانی هەنگوین وەکو چارەسەر زانستی پزیشکی سەردەم تەرکیزی خستۆ لەسەر ئەوەی کە ئەو شتانەی کە وەکو ترادیشن وەکو ئاسەوار بۆ ئێمە ماوەتەوە کە مەسەلەن ئەبیستی دەڵی باو باپیرانمان بۆ چارەسەری کۆکە ئەمۆیان بەکارێناوە بۆ چارەسەری ئازاری ناوسک ئەمەیان بەکارێناوە زانستی پزیشکی سەردەم دێت لێکۆڵنەوە لەسەر ئەماکە بزانێت هەر بەڕاستی ئەم شتە وایە یان ینی ئەم شتە پشڕاست کاتەوە بۆیە ئێمە هاتین ئەم دوانەمان تێکەڵ کرد ئەو شتێک کە وەکو کللتور وەکو ترادیشن بۆ ئێمە مابوویەوە لەسەر بەکارهێنانی هەنگوین بۆ چارەسەر وە زانستی سەردەم چی ئەڵێت کامیان سەپۆرتی کامیانەکە ئەوەمان خستە ڕوو یان ئێمە تقریبان بەکارهێنانی هەنگوین وەکو چارەسەر توێژینەوەی زۆری لەسرم بۆ زۆر نەخۆشی بەکار هاتووە بەڵام تەرکیزمان خستە سەر ئەم سێ بوارە سەرەکیە کە ئەمانە زۆرترین بەڵگەی زانستی سەردەمیان لەسرە ئەوانەمان خستە ڕوو ئەگینا ئەگەر مەسەرەن باسی کۆمەڵێک نەخۆشی تر بکەی مەسەرەن باسی چارەسەری هەنگوین نەکرێت بۆ شێرپەنجە باسی چارەسەری هەنگوین نەکرێت بۆ هەناسەتونگی باسی چارەسەری هەنگوین نەکرێت بۆ کێشەکانی دەمودان و ئیلتیهابی دەمودان باسی چارەسەری هەنگوین نەکرێت بۆ ئیلتیهاباتی چاو ینی بۆ یەک دنیاشت هەیە بەڵام توێژینەوەکان حەجمی توێژینەوەکان ئەوەندە فراوان و گەورە نین کە ئێمە لە پانێڵێکی لەو شێوەیە بڵین بەڵێ ئەتوانین هەنگوین بۆ ئەوشتە بەکاربێنین لێمە لەوەیە کە باسی چارەسەری هەنگوینمان کرد بۆ برین بۆ نەخۆشەکانی پێست پشتمان بە زیاد لە 20 توێژینەوە بەست کە هەمویان قەبارەی توێژینەوەکان زۆر گەورە بوون و تقریبا زیاد لە 2000 کەس لەم توێژینەوانە بەشدار بوون نەتیجەی ئەم توێژینەوەیمان بڵاو کردەوە لە ناو پانێڵەکە و بەشداریمان پێکرد لەگەڵ ئامادەبووانە بەڵام نەهاتوین ئێمە باسی هەنگوین بکەین وەکو دژە شێرپەنجە یعنی کە ئەمە خۆی توێژینەوەی لەسرە بەڵام ناتوانین بە توێژینەوەی دوان شتەکە یەکلای بکەینەوە بابن بەڵێ دکتۆر دەمەوێت باز لە توێژینەوەی هەریمی کوردستان بکەین لە ناو پانێڵەکاندا بە تایبەترش تایبەتی بکەین بەم پانێڵەوە هیچ ئامادە یاخود با بڵین بەشداربوویەکی ئەم پانێڵە توانی تایبەت بە هەنگوین لە کوردستان توێژینەوەیەک بکات و لەو پانێڵەدا پێشکەشی بکات لە ڕاستیە توێژنەوە زۆر کراوە لەسەر هەنگوین بەڵام تایبەت بە لێکەوتە تەندروستیەکانی هەنگوین لەسەر لاشەی مرۆڤ بەندە تا ئەم دقەیە هیچ توێژنەوەیکی وان بەرچاو نەکەوت هیچ کام لە ئامادەبووانیش ئەوانی کە لەوێ بوون هیچ توێژنەوەیکی وان ئەنجام نەدابوو لەسەر بەکارهێنانی هەنگوین وەکو چارەسەر ئەوەن تاوجەیە کە من ئاگادار بم ئەوەی کە من گەڕام بە دوایە و لە گۆڤارە زانستیە سەردەم و پێشکەوتەکان و بڕوا پێکراوەکان کە بە دوای لێکەوتەکانی هەنگوینە گەڕاین بۆ چارەسەری برین بە تایبەتی بەداخەوە هیچ توێژینەوەیکی کوردی یاخود هیچ توێژینەوەیەک نبینی کە لەسەر هەنگوینی کوردستان ئەنجام درابێ ئەوانی کە کراون زیاتر لە وڵاتانی شاردۆرمان وەکو سعودیە وەکو ئێران و یاخود لە نیوزلەندا ئەمان لەم شوێنانە ئەنجام دراون بە تاکید لەوێ ئاماژە بەوە دراکە جۆری هەنگوینی کوردی لە ڕێزبەندی پێنجەم بۆ شەشەمین هەنگوین دێ لە هەموو عالەمە یعنی هەنگوینێکی زۆر باشە لە ڕووی بەها خۆراکەکەیەوە ئەکرێت سوودی لە ببینرێ وەکو سەرچاوەیەکی چارەسەر لە توێژینەوەکانیش ئاماژەی پێ بدرێ بۆنا ئێمە چەندین گروپی توێژینەوەمان هەیە ئەکرێت هەماهەنگی هەبێت لە نیوانیان ناو بەکاری بێنن و دواتریش ئێمەش ببین بە بەشێک لەو کاروانی زانستی کە باسی سوودەکانی هەنگوینەکەین و توێژینەوەکانمان ئەوەندە بڕاپێکراوە بێت کە لە شوێنەکانی ترا لە پانێڵەکانی ترا لە دەروی وڵاتە ئاماژەی پێ بدرێ وەکو سەرچاوە بەڵێ دکتۆر دەمەوێت ئاماژە بەوە بدەم بە تایبەتی وەکو پزیشکێکی دەرمانساز لە بەشی دەرمانسازی توێژینەوەکان تا چەند دەتوانی و یانە ڕۆڵی کاریگەر و کارا بگەڕن لە دۆزینەوەی چارەسەری نوێ لەم ڕۆوە هەنگاوەکان هەم لە هەرێمی کوردستان و هەم لە جیهانیشدا بە چه ئاستێک گەیشتووە
لە ڕاستیە سەبارەت بە زانستی دەرمان بە بەردەوامی توێژینەوە هەیە بە بەردەوامی لێکۆڵینەوە هەیە بۆ دۆزینەوەی دەرمانی تازە چارەسەری تازە یاخود گۆڕانکاری لەو چارەسەر هەنووکیانی کە ئێستا هەن کە ڕەنگە کاریگەری سلبیان زیاتر بێ و دەرمانانی کە کاریگەری سلبیان لەسەر ئینسان هەیە بە بەردەوامی توێژینەوەش لەسەروان هەیە بۆ ئەوەی کە حەجمی کاریگەری لاوەکەکانیان کەم بکرێتەوە لەبەر ئەوەی کە دەرمان بەشێکی دانەبراوە لە ژیانی مرۆڤ بۆیە بە بەردەوامی توێژینەوە هەیە لەسەر دەرمان سەبارەت بە وڵاتی خۆمان بەداخەوە لەبەر نەبوونی ینی پێداویستی و نەبوونی سەرچاوی هەم مرۆیی و هەم مادیش ناتوانین نەمانتوانیوە لە ئاستێکی ئەوەندە باشا بین کە بتوانین سوود لە بەرهەمە ناوخۆیەکان ببینین بۆ دۆزینەوەی دەرمانی تازە یاخود ئێمە بتوانین مۆلیکوڵێکی تازای دەرمان بدۆزینەوە و لە ناو عالەما بڵین کە ئێمەی کورد ئەم شتەمان دۆزیوەتەوە ئەوەی کە هەیە وابزانام یەک دوو نمونەیە بەڵام ئەکرێت ئێمە لەخوا بەزیابێ ژێرخانی مرۆیی چەندین پرۆفیسۆری بتوانامان هەیە چەندین کەسی شارەزا و پسپۆرمان هەیە ئەگەر دام بکرێن ئەگەر هاوکاری بکرێن بە تاکید توانای و کەفاەتی ئەمانە هیچی کەمتر نیە لە پرۆفیسۆر و کەسە عالمەکانی دەروەی عێراق و ئەوروپیەکان بە تایبەتی و لەگەڵ ئەمریکیەکان ینی ئەگەر پاڵپشتی هەبێت چونکە بەڕاستی توێژینەوە لە بواری دەرمانە مکللەفە زۆر کولفەیەکی زۆری ئەوێت ئەگەر شوێنێک فەندی ئەم کەسە نەکات یا شوێنێک هاوکاری ئەم شوێنانە نەکات ناتوان وەکو بە پشتبەستن بە خۆیان بە توانای فەردی ناتوان ئەو شتە ئەنجام بدەن. بەڵێ دکتۆر دەمەوێت ئەوە بپرسم بە شێوەیەکی گشتی ڕەنگە کاتێک کە توێژینەوەیەک دەکرێت یاخود پانێلێک ساز دەکرێت کێشە و گیر و گرفت لەبەردەم ئەم بابەتدا هەبێ کێشە و گیر و گرفتەکانی سازکردنی پانێڵێک بە دیاریکراوی ئەگەر بێت و پەیوەندی بە بابەتێک کە هەبێت کە لە هەرێمی کوردستانیش بەردەست بێ وەکو هەنگوین کە با بڵێن هەر لە کۆن هەتا ئێستا وەکو باسش کرد لە ڕیزبندی چوارەمین وڵاتە گەر هەڵە نەبم کەمە سەرچاوکەی لە هەرێمی کوردستان زۆرە بەڵام ئەگەر بێت و توێژنەوەی لەسەر بکەیت یاخود ئەگەر پانێڵێک ساز بکەیت لەسەر بنەمای ئەنجامدانی توێژنەوەکان کێشە و گیر و گرفتی زۆریەتە بەردەم ئەو کێشە و گیر و گرفتانە چین؟ سەبارەت بە هەنگوین و ئەنجامدانی توێژینەوە لەسەر هەنگوین بە لێکەوتەکانی لە ڕاستیە کێشە و گرفتەکان پەیوەندی بۆ هەیە کە ئێمە بەشێکمان پێمان وایە کە هەنگوین سەر چاوە زانستیەکانی ئەوەندە کاریگەر نین ئەوەندە زۆر نین کە ئێمە پشتی پێ بەسین وەکو چارەسەر بەشێکیشمان پێمان وایە کە نەخێر هەنگوین ئەتوانێت بە تەنها پشتی پێ ببەسترێ وەکو چارەسەر ئەمە دوو بۆ چۆنە لە ناو کۆمەلگایە بەشێکی پسپۆڕان پیان وایە ناتوانین هەنگوین وەکو چارەسەر بەکاربێنین بەشێکیشان پیان وایە کە هەنگوین هەر بە تەنها وەکو خۆی وەکو چارەسەر بەکاربێنرێ ڕای سێم هەیە لەو بینەیە کە بۆ هەندێک نەخۆشی دیاری کراو بۆ هەندێک جۆری هەنگوین بەڵێ ئەتوانین وەکو چارەسەر بەکاریان بێنین نەک شتەکە ئەو بکەین لێش ئاماژەمان پێداکە یەکێک لە ئامادەبووان پرسیاری کرد ئایا هەموو کەسێک ئەتوانێت خۆی لە ماڵەوە هەنگوین وەکو چارەسەر بەکار بهێنرێ نەخێر بە تاکید ئەمە ئەگەر مەسەلەن جەنابەت برینێکت هەبێ یا شتێک یا مەسەلەن سوتاویەک هەبێ ئەوەی کە مهمە ئەبێ جارە بزانین ئایا ئەم سوتاوی تۆ بەپی توێژینەوە هەنگوین تەسیر و کاریگەری هەیە لەسەری وایە ئەو جۆری هەنگوینی کە بەکاری ئەهێنیت ئایا بەڕاستی هەنگوینە ڕەسەنەکەیە یان هەنگوینی تەقلیدە کە لەوێ ئاماژەی پێدرا هەنگوین تەقلیدەکە ناتوانرێت وەکو چارەسەر بەکاربێنرێ بەڵام هەنگوینە ڕەسەنەکە بەڵێ وەکو چارەسەر بەکارێنرێ مشکلەکەمان باس کرد لەوێ ئەو ئاماژەمان بۆدا کە ئەبێت کەسی پسپۆر ئەم شتە دیاری بکە نەک هەموو کەسێک لە خۆیەوە بچێ هەنگوین وەکو چارەسەر بەکار بەڵێ دکتۆر وەکو کۆتا پرسیارم دەمێت بپرسم سازکردنی ئەم جۆرە پانێڵانە تا چەندە دەبێتە هۆی فراوانکردنی ئاستی زانستی و تێگەیشتنی خوێندکاران و ئێوە بە شێوەیەکی گشتی با بڵێن ئەگەر کەسانی پسپۆڕیش بێت تا چەندە سوودی دەبێت بۆ ئاڵوگۆڕی زانستی لەبێن بەشداربووان و ئامادەبووان ئەگەر لە ڕوانگەی خۆمەوە من سێر بکەم من تەوان بەشی سوودە تەندروستیەکانی هەنگوین من پێشکەشم کرد بەڵام دوو ئامادەبووەکان دوو پانێڵستەکەی تر و ئامادەبووەکانی تر کۆمەڵی زانیاری تریان خستە ڕوو کە ئەمە بەنسبەت منەوە تازە بکاتە هەم بەنسبەت پانێڵستەکانەوە شتێکی بە سوود و گرنگە
و هەمیش بە نسبەت ئامادەبووانەوە کاتێک بابەتێک ئەو ڕژێت مناقەشەیەکەکرێت ینی مناقەشات دروستە بێ لەم مناقەشانەیە بابەتی تازە زانیاری تازە هەم بۆ ئامادەبووان هەم تەنانەت بۆ پانەلستەکانی شتی تازە ئەخرێتە ڕوو کە بەڕاستی شتێکی زۆر گرنگە بە تابەتی لە ناوەندەکانی خوێنی باڵا ئەم سازکردنی چالاکیانە شتێکی گرنگ و پێویستە هەم بۆ تازەکردنەوە و ئەبدەیتکردنی خوێندکاران و هەمیش بۆ مامۆستایان و بەشداربووانی پانێڵەکە. بەڵێ زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکان سپاس بۆ دکتۆر ڕێل فەرهات پزیشکی دەرمانساز دووبارە بەخێراتی زۆر سپاس.